سڵاو ئایا فتوحات کردەیەکی مێژوویە یا فەرمانێکی خواییە؟ ئایا فتوحات بۆ داگیرکردنی زەوی زیاتر و دەسەڵات بووە یا بۆ بڵاوکردنەوەی دین؟ بینەرمان بن. مێژووی هاتنی ئیسلام بۆ ناوچەکانی دەرەوەی نیمچە دوورگەی عەرەبی هەمووەک ئاین و هەمووەک دەسەڵاتی سیاسی بەردەوام جێگەی گفتوگۆ و مشتومڕە. بەشێک لە مێژوو نووسە ئیسلامیەکان بە شانازیەوە باسی لەشکرشێکی سوپای عەرەبی ئیسلامیان کردووە بۆ ناوچەکانی دەرەوەی خۆیان و هیچ سڵیان لەوە نەکردوتەوە کە ورد و درشتی ڕووداوەکان بنووسن وەک بەدەستێنانی غەنیمەت و کەنیزەک و ماڵ و سامان و بێگومان لەگەڵ ئەوەشدا بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام. بەڵام کێشەکە ئەوەیە تاکو ئێستا دەنگ و مێژووی ئەو گەلانەی کە بە زۆریان بە ئاشتی کراون بە ئیسلام لە ناو مێژوودا کە زیان هەل لە بنەڕداونە. هۆکارەکانی بڵاوبوونەوە و لەشکرکێشی ئیسلام بە تایبەتی لە سەردەمی دوو ئیمپراتۆری بەهێزی وەک ساسانی و ڕۆمانەکان لە ڕووی مێژوویەوە پێویستی بەوەیە جارێکتر خوێندنەوەی بۆ بکرێت و پێگە و شوێنی کورد دیاری بکرێت. بەشێک پێیان وایە لەگەڵ هاتنی ئیسلامدا کورد لەژێر زوڵم و ستەمی ڕۆم و ساسانی ڕزگاری بۆ و هەندێکیش پێیان وایە لەگەڵ داگیرکردنی خاچ کوردستان کولتور و مێژووی کوردستان بە تەواوی لەناو برا. دەپرسین ئایا بڵاوبوونەوە و فتوحاتی ئیسلامی پەیوەستە بەویستی خوددا یان پرۆسەیەکە کە لە بنەڕەتدا پەیوەندی بەخواستی بەدەستێنانی هێز و دەسەڵات هەبووە. مێژووی کۆنی ناوچەکە چۆن وێنەی ڕووداوە گرنگەکانی ئەو سەردەمەی کێشاوە؟ ئایا ئەولەویەت بە کامیان دراوە بڵاوکردنەوەی عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی یان سەپاندنی دەسەڵات و هەژمونی عەرەب؟ مامۆستا فتوحاتی ئیسلامی حوارێک و مناقەشاتێکی زۆر گەرم هەمیشە دروستەکە لە نێوان کەسانی ئایدۆلۆجی چی ئیسلامی کە بە خێر و بەرەکەت کەسان چ غەیری ئیسلامی کە بە یا غەیری مسلمان کە بە جۆرێک لە داگیرکردن و ئیستیعمار ێزن چۆن بتوانین ئەم خوێندنەوەی بە شێوەیەکی واقعی مێژووی ئەکادیمی بخوێنینەوە؟ فتوحاتی ئیسلامی دیارە مەسەلەیەکیان باسێکی مێژوویە، یعنی پێویستە پێش هەر کەسێک و دوای هەر کەسێک مێژونووسان لەو بارەیەوە قسە بکەن و مێژوزانان قسە و باس و لێ کۆڵینەوە و دیدی خۆیان لەبارە بخەنە ڕوو. ئەوەی کە گرفتە لە وڵاتی ئێمەدا زۆر شت خەڵکانی سیاسی وتاربێژ خەڵکی تر بە شێوەی زیادزیای خەڵکی ئایدۆلۆجی قسە لەسەر بابەتە زیادزیەکان دەکەم بە تەواتی بابەتە مێژوویەکان کردوونەتە مەیدانێک بۆ وێناکردن یان خستنەڕووی ئەو بیر و بۆچوونانەی کە خۆیان ئێستا هەیەە. لە ڕاستیدا فەتحی ئیسلامی بە شێوەیەکی گشتی ئێمە هەمومان دەزانین کە زۆر بەلا ڕێدابراوە خستنەڕوەکەی و باس لێکردنەکەی بە شێوەی جیاواز. باش مامۆستا ئاخر فتوحات شتێک نییە مێژوو بێ ئێستایە و ڕابردووە و داهاتوو یان شتێک نییە لە وەکو تاریخی تر بەسەر چوو بێ مسلمان بوونی خەڵک تاکو ئێستا ئەنجا ئیسلام هاتۆ یا جێشی عەرەبی هاتۆ بۆ ئەوەی کە خەڵک مسلمان کە یا بۆ هاتۆکار وەکو ئیمپراتۆرێتی تر وەکو ساسان و ڕۆمان و ئاشووریەکان داگیرکاری بکات یانی. بەڵێ باش بە شێوەیەکی گشتی لە ڕاستیدا وایە زۆر وەکو گوتمان بەلا ڕێدابراوە، بەڵام خۆ ئەمە هەر بۆ فەتحی ئیسلامی ڕاست نییە بۆ مسلمان بۆ بە مەسیحی بوونی خەڵک بۆ بە بوزی بوونی بۆ هەموو کەس ڕاستەکە دینەکە ئێستا لە گۆڕێ و بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی مێژوو کردە لە مێژوودا ڕووی داوەوە ئێستاش درێژەی هەیە زۆر دیاردەی مێژووی هەیە کە لە کۆندا هەبوو ئێستاش درێژەیە. فەتحی ئیسلامی لە ڕاستیدا لە ناوچە کوردنشینەکان هەمیشە قسە و باس لەسەر ئەوە دەکرێت کە ئایا ئێمە دوو ڕەوتوان بەگشتی باسیەکەین هەر کوردنشینەکان نێمە لای فارس لای ڕۆم بەڵ ئەگە بە شێوەیەکی گشتی باسی بکەین لە هەمووی ئەو ئیشکالە هەیە لە هەندێک شوێن ئاینی ئیسلام بە سڵح بە ئاشتی و بە ڕێککەوتن ئیسلامی حکمی عەرەب سەسپانی حکم شتێکە بڵاوکردنەوەی باوەڕ و عەقیدە شتێکیکەیە. سەسپانی حکومەکە زۆر دەکرێت باوەڕەکە پێشتر هەبووە مەسەن تۆ تەماشاکە مسلمانان پێشتر لە مەککە بیر و باوەڕەکەیان هەبوو بڵاو بۆتەوە بە شێوەی نهێنی بە شێوەی ئاشکایی ئەوجا حکمیان مامۆستا من مەبەستم یەکشتە بۆ من نمونە کاتێک ئەوان هێنا عێراق یا دەوڵەتی ساسانی با بڵین لە پێشە دەوڵەتەکە ڕوخێنن یعنی حکومەکە پێش ئیسلام بوونەکە و دەتوانی ئەمە مەسەلەیەکی تر ئەمە مەسەلەیەکە لە فقهی حربی ئیسلامیدا ئاماژەکردنەوەی کە کاتێک مسلمانان دەستنە هەر جێگایە هەر شارێک هەر ئاوەدانێک کە دەیانەوێت دینەکە بگەێنن گەیاندنی دینەکە ئامانجەکە ئەوەیە کە چۆن ئەو دینە بگەێنن عەقیدەکە باوەڕەکە بگەێنن بە خەڵک بەڵام لەوێت دەسەڵاتە سیاسەکە ڕێگرە دەسەڵاتێک لە هەر شوێنەکەی ڕێگرە. ئەم قسە بڵێنەوە جۆرێکە لە تەقلیدی ئەم قسەی ئەم پێتوانی ئەوە تەناقوزەکە لەگەڵ ئەوەی کە
خەڵک گرتن و غەنیمەت و کەنیزەک و کۆیل و ئەوان خەڵکیان کردوتە کەنیزەک و کۆیلە ئەو مەسلەیەکی کەیە لەناو پرۆسەکەدا چی ڕوویداوەوە چۆن بووە مەسلەیەکی ترە بەڵام ئەوەی کە پرۆسەکە چۆن ڕوویداوە من باسی واقعەکە دەکەم واقعەکە لایەنی مێژوویەکەی ئەوە بووە کە ئاینی پیرۆزی ئیسلام هەم بە شێوە ڕێککەوتن و ئاشتەواییەکەی هەم بە شێوە ینی سەربازیەکەشی بڵاو بۆتەوە بەڵام ئێستامە زۆر جێ دیگای دیکەمان هەیە لە دنیادا کە هەرگیز شەڕی لێ ڕوونەداوە خەڵک ناوچەکانی و کۆندەنووسیا و ناوچەکانی باشوور و باشە ناکرا فتوحات نەکرێ و ئەم وڵاتانش ئەوە مسلمان بنیانی ئەوە مەسلەیەکی ترە کە نەکرا و دەکرا لە مێژوودا زۆر گونجاو نییە چونکە ئێمە ناکرێ واقعەکە بڕێنەوە بە دۆخێکی دیکەدا مەبەستم لە پرسیارە لە مێژوانیە ئەم پرسیارە سەرکێشە بۆ پرسیارێکی تر ئایا فتوحات شتێکی ئەمرێکی دینی ڕەبانیە یاخود تەماعێکی تاکە کەسی و یاخود سنەتێکی مێژوویە پرۆسەکە بەدڵنیاییەوە بە دەرنیە لە دەوڵەتداری لە دەسەڵات لە گەیانی دەسەڵاتی سیاسی بە ناوچە جیاجیەکانەوە سەپاندنی هەژمون بەڵام ئەو سەپانی هەژمون دەسەڵاتە سیاسی لەژێر سایی گەیاندنی پامێکدا بوو ئەو پامە کە پامی ئاینی پیرۆزی ئیسلامەت بردنەوەی بۆ دەرەوەی نیمچە دوورگەکە تەمان دەبوو هەر بە شێوەی کۆنتاکتی ڕاستە و خۆ بێت بە شێوەی جیاجابێ نەکرا مەسەڵەن پێغەمبەر دووری خوالیە پەنای بۆ نامە بردووە لەگەڵ دەسەڵاتدارانی ساسانی لەگەڵ دەسەڵاتدارانی ڕۆم بەڵام ئەو پەنابردنێکی سنووردارە بە خەلیفەیەک ناکریان بە کەسێکی تر ناکرێت بۆی هەر دەبوو ئەگەر بیانێ ئەو دینە بگەێنن بە شوێنی تر ئەو شتانش تێدەکەوێت مەسلەی گەیانی بە ڕێگەی سەربازی گولدورانت لە کتێبی قسەت الحەزارە کە باسی هندستانەکە ئەڵێ ئەوەی کە لە هندستاندا ڕوویاوە لە تاریخە مەجزەرەی وا ڕووی نەیەوە طبعا دوای ئەوش دەوڵەتی عوسمان و ئەو شوێنانەی تر کە داگیر کراون بە هەمان شێوە ینی فتوحات ئەگەر لە ئەوەڵا شتێکی دینی بێ دوای بۆتە پاوانکاری و ئیستیعمار یاخود با بڵێن فەرقی فتوحات و ئیستیعمار چییە لەم ئەمە مەسلەیەکە کە دواتر لە سەدەمی ئومەویەکان هەیە ینی گەیانی ئەو ئاینی ئیسلام بۆ بناوچەکانی باکووری هند لە هند و سند لە سەردەمی دەسەڵاتدارەتی ئومەویەکانە سەدەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان و دواتر بۆ سەدەمی حەجاج و دوای سەدەمی حەجاج بنەماڵی فەقەفیەکان گەیاندنی ئەو پەیامە بۆ ئەوێ مەسلەیەکە دواتر بە دڵنیاییەوە بیر و بۆچوونی جیاجێ لێکەوتوتەوە بەڵام ئایا ئامانز لی چ بووە و ئەوەی کە لیکەوتەوە چی بووە مشکلەکەمان ملیۆن کەس کوژراوە لە هندستانە من ئێمە ئەوە بە دڵنیاییەوە زیادە ڕێوی تێدا ئێمە لێ سەرچاوە مێژوویە باوەڕ پێکراوە کۆنەکاندا هیچ ئاماژەیەکمان نییە بەوەی سەرچاوەیەک خۆی مسلمانە محەممەد بن قاسم فریشتەیە کتێبەکان نای فریشتەیە وەکو ئەو ئەمە قسەی ئەوە لەو کتێبە کە بەدەیان ملیۆن کەس هەتا وەکو لە تاریخ باسێکە 600 ملیۆن کەس لە هندستانە ژیاوە لەو کاتەیە لە پێش هاتنی تەتار و بڵێن مسلمانەکان سوڵتان محمودی خستنی ئەوانە بەڵام کاتێک ئینگلیزی هندستان 200 ملیۆن کەسی تیا دەتوانێت ئەمە دواترە ئەمەی کە جەنابەت باسی دەکەی سەدەمی ئومەوی نەستەدەمەکانی دواتر لەگەڵ هاتنی مەغۆلەکانەوە دوات مەغۆلەکان خۆیان مسلمانانی شاکاریان کرد دواتر ئەو مەغۆلانە مسلمان دەبن لە باکووری هندستان مسلمان سوڵتان محمودی غەزنەوی سوڵتان محمودی غەزنەوی ئەو فەتحانێکە کردوێتیوان خۆی لە غەزنە و لە ناوچەکانی دەوروبەری و ئەو فراوانخوازنێک کردوێتی بە دڵنیاییەوە هیچ شتێک ئێمە دەبێت جیاوازێکی گەورە هەیە دەبێت بیزانین ئەویش ئەوەیە کە مێژووی ئیسلامی مێژوویی پیرۆز نییە چونکە بریتی نییە لە عەقیدە بریتێ لە ممارەسەیە کە ئینسانەکان کردویانە ممارەسەیەکە کە مرۆڤەکان کردویانە ئەو کەسانە ئەو سەرکردانە مەرجی هەمویان وەکۆی کە لە دەقدا هاتووە پابند بوون بەدڵنیاییەوە خەلەل هەبووە بەدڵنیاییەوە شتی ڕیسپەر ڕوویداوە بەدڵنیاییەوە شتی لابەلای تێکەوتەوە بەڵامەوە بۆ مانایانەیە کە خودی عەقیدەکە فەرمانی بەوە کردووە بەڵکو ئێمە عەقیدەی ئیسلام بە هەمومان دیارە کە فەرمان بەچی دەکاوە دەیەوێت ئینسانەکان چۆن بژینەوە دەیەوێت چۆن ژیان بۆ لە کۆمەلگادا پرۆسەکە بەگشتیانی جێیش کاچێتە شوێنێک ئێمە ئەزین جێیش هەر جێیشە جێیش چەک بەدەستە بەڵام تۆ تێبینی بکە لای مێژووە هەمان ئەو جێشەیە دێتە ناوچەکانی زیرەوە ئەو خەتێکە دەڕوا لە مووسڵەوە بەرەو ناوچەکانی ئامەد و سەرەوە کە پێشتر لە من دەستی ڕۆمەکان بووە بۆ لەوێ بە زۆری هەر هەمان سوپاشە بەڵام بە سۆڵح بەڕێککەوتن خەڵکەکە قبوڵی دەکەن مەسەلەکە لە قبوڵکردنا نەبێت دوای ئەوە کە ساسانی خۆی تێگەشتێ ئێتر دەوڵەتی مرکز تێکشکاوە بۆ منە لە کاتی عێراق لە بەغا ئەژیرێ لەلایەنی ئەمریکا و تر عێراق بخۆ ڕوخێ ئەیزالێرە پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر ئەو پەیامە چووە بۆ شوێنەکان لەسەر ئاستی جەماوە لەسەر ئاستی خەڵکی خەڵک لاریان نەبووە کە لە نەماتیقەکە بوزوی بوونی هەبێت ئێرادەی نەبوو مەستم ئەوەیە میشم بەستم ئەوەیە کە لەوێ ئێرادەیەکی نەبووە کە لەوێ دەسەڵاتی سیاسی خۆجێیی نەبووە یان دەسەڵاتێکی سیاسی ئیمپراتۆریەتی لەوێ نەبووە حکومکات بە دڵنیاییەوە ئاسایی خەڵکەکەش دەسەڵاتێکی تر دێ قبوڵی دەکەن پێگە و شوێنی کورد لەو سەردەمەدا چۆن بووە دەسەڵاتی ئیسلامی چۆن مامەڵەی لەگەڵ ئەو گەل و خاکانەدا کردووە کە ناوچەکانی خستوونە ژێر ڕچێفی خۆی
ئایا ڕاستە کورد لەسەر دەستی لەشکری ئیسلامی تووشی پارچە پارچەبوون هاتووە؟ هەڵوێستی ئیمپراتۆریەتی ساسانی و ڕۆمانی بەرامبەر خلافەتی ئیسلامی چۆن بووە؟ ئایا ڕاستە ئەوان ویستویانە پەلاماری دەسەڵاتی ئیسلامی بدەن؟ مامۆستا فتوحات یاخود فتحکردنی وڵاتان بەڕێزت اختصاص توا بزانتیا هەیە ئەم کتێبەش لەسەر فتحی کوردستان نووسیتە پێت وایە فتوحات بە تایبەتی لە کوردستانە تا چەند بەشەڕ بوو تا چەندیش بە ئاشتی بوو لە کوردستانە بە تایبەتی طبعی دەبێ ئاماژە بەوەی بکەین کە کورد پێش ئیسلام دابەژ و بەناو دوو ئیمپراتۆرەتی گەورە ئیمپراتۆری ساسانی کە زۆرینەی کورد لەوێ بوون و ئیمپراتۆرەتی بێزانتێ ئەوان بە هیچ شێوەیەک نەک خەڵکانی خۆ بورە کورد لە کوێ لە بێزانتیا بۆ ئەفۆ لە ئێستا لە منطقەی جەزیرەی ئێستانە جەزیرەی تورکیا هەتا هەولێش فترە دەستی ڕۆم بێزانتیەکان بوو بەێ ئەوجا ئەوانە ئامادە نین تەنازل لە دەسەڵاتی خۆیان بکەن کە کورد یەک لەو گەلانە بوو کە دەسەڵاتی دەوڵەتی ساسانی دەوڵەتی ڕۆم بێزان نەپاڕست ئەنی پێت وایە کورد ئەو کاتە خاوەن دەسەڵات نەبووە نەخێر لەبەر ئەوەش کە خاوەنی دەسەڵات نەبووە ناتوانین بڵین کورد شەڕی کردو یا بە شەڕ داگیر کراوە بەڵکوە ئەوجا ئەوەش دەمێتەوە سەر ناوچە مثلەن کاتێک کە کورد مسلمانەکان دەستیان بە فتوحات کرد ناوچەی کوردی بە حەزەکەم ئاماژەوە بکەم کە کورد لەو سەردەمیە دابش بۆ سەر چەند هەرێمێک گەورەترینە هەرێمی جەزیرە بوو ئەوجا هەرێمی ڕۆژئاوای هەرێمی چیاکان نەک هەرێمی چیاکان لە ڕۆژئاواکەی کە دەکات هەمدان ئێستا ئەوەش زۆرینە کورد بوون وەجان مەعادەوە لە بلادی فارس و لە ئەهواز و هەتا لە کەرمان کە سەر خەلیجە لەوێش بەێ لەوێش کوردی لێ لازاش لێتی کە تو ئێستا بە فارس قسان دەکەن بەڕەن کە پێیان بەرەنگ و کوردنی تووڕە دەبن خوان بە کورد دەزانن بە کوردزانن ئەوجا کەواتە بە پێی ناوچە دەزانین بەڵام پاش ئەوەی کە ئیسلامەتی بڵاوبووە بڵاوبوونەوە ئیسلامەتی لەسەر حسابی دەوڵەتی ساسانی دەوڵەتی ڕۆم بێزانت بوو ئەوان دایان نابوو ساسانیەکان و ڕۆم بێزندەکان هەجوم بکەنە سەر شێ سە موسڵمانەکان لە شاری مەدینە هەر بەو مناسبەتش پێشەوەی کە ئیسلام شەڕ بەردەوام بوو لەمابەینی ساسانی و مامۆستا قسەیەک تر حەزەکەم خەمە سەر ئەوە ینی من لە من نەمبیستوانی بێزانس یان ساسانی بەتەما بۆ بێتن هێرش بکەنە سەر بڵین جەزیرەی عەرەبی ئەو کاتە کە ئیسلام تیا بڵاو بۆتەوە سەرچاوەیە چوامانە هەیە لەو بارەوە مەسەڵەن شەڕی موتە شەڕی تەبوک شەڕی یەرموک ئەوان هەمووی چبوون هەمووی باڵێن هەوڵدان بوو کە بێن لەوە چکە حەزەکەمەوەی بە ڕێستان برێم کە پێش ئیسلام دووەیلە هەبوون یەک لە عێراق بوو بە ناوی دەوڵەتی مەنازێرە یەک لە شام بوو بە ناوی دەوڵەتی غەساسینە ئەو دوو دەوڵەتانە یەکیان سەر بە ساسانیەکان ئەوەتیان سەر بە بێزنجەکان بوون ئەوان عەرەب بوون بەرەبەر عەرەب بوون ئەوان هەیەکە بە بای خۆی دەسەڵاتی ئەو وڵاتانی لە جەزیرە عەرەبی دابش کرد بوو یعنی سەر بە چێ بوون سەر بە بەشێک سەر بە بێزنجەکان بەشێک سەر بە ساسانیەکان دوو نمونە هەتا وڵاتی یەمەن بڵێ یەمەن و دوای خەلیج ئێستا هەموویان بەدەست چێ بوو لە دەست ساسانیەکان بوو مامۆستا بەڕێزت پێت وایە فتوحات کاردانەوە بووە یار کار بووە ما بس فتوحات يعني وما أرسلناك رب العالمين فرمي إلا رحمة للعالمين كواتا أو بيامي فتوحات رحمة جيش كشتنو أو زبا خدمة الجناب كم كاتك فتوحات دس بكر يعني وما فرمي لا إكراه لا إكراه في الدين والشعاري جوريان باشا أو أبو بلام أو بتشكوا هاتو باخذ منكم ساسان كانوا روم بيزن كان دانا وكان هزوم كان سر شيء سر نمسد دورجة عرب كمسلمان كانيتي بمبري عن كان باشا أماشان لو كيلو عن تأكيد وك أو حول دادان كاتك الشري بابرين لتاريخ الناس رابع حركة ردة حركة ردة ونبي حركة شوها سربيبي حركات بو ساسان كان للايك روم بيزن كان للايك پاڵپشتیانی پاڵپشتی مرتەدەکان مرتەدەکان لەلایەن ساسانی و بێزانسەوە پشتگیریەکرا بەڵێ بەڵێ بەڵام سەرچاوەی مێژوویمان نییە لەوە ئەوەی من بیزانم نازانم دەوڵەتی غەساسینە با بڵێن دووەلەی غەساسینە سەر بە چێ بوو
سەر بە ڕۆمە نیوەی دوورگەی عەرەبی لە سەر بەچێ بوو سەر بەو غەساسیانە بوو کە با بڵێن تعلیماتن چی وەردەگرت تعلیماتن لە دەوڵەتی ڕۆم بێزنەتی وەردەگرت نیوەی تیشان یاخود زۆربەی تیشان سەر بەچێ بوو سەر بەس ئەوان مسلمان ببوون لەو کاتێ نەخێر عەرەبەکان نەخێر مسلمان ما بەسم غەساسی نەنیە ما بەسم خلی جزیرەی عەرەب جزیرەی عەرەبی حتا پێغەمبەریش وەفاتی کرد صلی الله علیه وسلم باشە نیمچە دوورگەی عەرەبی پاش سولح حودەیبیە زۆربەیان مسلمان بەڵام وەکو پێویست ئیمانەکانیان لە دڵیان نەتەسفا بوو دوای هەڵگەڕانەوە دوای هەندێکیان تەمان هەمووشیان بەو شێوەیە کە تەسخیمی دەکە هەموو هەندێک هەڵگەڕانەوە بەڕەوانی هەڵگەڕان دەسەڵاتدار بوون مامۆستا با بڵین لە قورئانی پیرۆزە کەلیمەی فتح بەس بۆ فتحی مەکە هاتووە ئینا فتحنا لەکە فتحا مبینا هەر بە مازیش بەڕابردوو هاتووە فعلەکە بەڵام دوای ئەم کەلیمەی بۆ هەموو ئەو پرۆسەیەی دوای ئەوە هاتووە بۆ عێراق و بۆ ئەم وڵاتانی تر کەلیمەی فتح بەکارهێنراوە پێت وایە ئەمە بەکارهێنانی کەلیمەیە کە بۆ داپۆشینی کارێک عێراقی بە فتحەوە نیە یا ئەوانش ئەمرێکی دینی بوون بۆ شێوەیە پاش فتح مەکەی خەڵکی مەکە هەمویان چ بوون ئەوانی مسلمان نەبوو مسلمان بوون دوایش پرسیار ئەوەیە لەو فتحە هەمووی چەند کەس کوژرا هیچ سێ چوارێک کوژرا بڵێ بەڵام کاتێکە وەکو ئاماژەم پێ کرد لە پاش حرەکەی ڕیدا مسلمانەکان گەیشتن ئەو یەقینێت تاکو و دەوڵەتی ساسانی و دەوڵەتی ڕۆم بێزنتی بەهێز بن ئەوان قەراریان نابێت لە شوێن دەوێ قەرار نابێت فتوحات شتێکی سیاسی بووە بەم حسابە ئاخر خۆی بڕێک ئەگەر بچێنە ناو کەلیمەی سیاسە و دینەوەوانە بڕێک مۆزوعەکە فراوان دەکا خۆی ئیسلام کە عەقیدە هەموو لایەنێک دەگرێتەوە باشە نەک تەنها لە ینی مزگەوت و عیبادەت ئەوانە دەگرێتەوە سنەتەکەەوە ڕۆشتە کەواتە دەوڵەتی ساسانی تەنها نەک تەنها ویستی بێتەوە سەرچە بێتە شاڵاو یاخود بکاتە سەرچێ سەر نیمچە دوورگەی عەرەبیە هەروەها دەوڵەتی ڕۆمی بێزەنتی بەڵکو ڕێگریش بوون لە نێوان چێ لە نێوان خەڵکان و مسلمان بوونیان باشە ئەو کاتێک کە مسلمانەکان دەستیان دوو پاش حرەکەی ڕدا یاخود حرەکەی ڕدا دەستیان بە فتوحات کرد دوو زێشان ئامادە کرد یەکیان لە عێراق نارد کە مرکزی دەوڵەتی ساسان ئەوەی تریان لە شام نات کە مرکزی زۆر لە ئەوانەی کە تحلیلی مێژووەکەن پێیان وایە کە عومەری کوور خەتاب کاتێک هەستی کردو لەوانیان نییە بەو شێوە واعیە بەو شێوە هەستی کردێت کە عەرەب هەمووی چەکدارن مەواردی اقتصادیش کەمە شەڕی داخلیش ڕێکدە تازە تەواو بوو بۆی ئەمانە هەمووی لە خۆی دوور خاتەوە جێشی ناردوو بۆ ئەم وڵاتانە تاکو هەم وەکو سەروەت غەنیمە هەم وەکو مەشغوڵکردنی ئەم هەموو چەکدارینە و وڵاتانی عەرەبیشەنی کوڵی حەربەکە هەم اقتصادی هەم سیاسی بۆ لەم حاڵەتە ماسەجان طبعاً کاتووە عەقیدەت بڵاو کردەوە ئەو عەقیدەیە چی لە دوای دێ دەسەڵات دێ بەڕا ئەگە برێ فتوحاتەکە لەبەر ئەوەی بوو کە نیمچە دوورگە عەرەبی چەکدار بوون و پێویستیان بە یەکێک لە هۆکارەکان لەوانەیە دەوری هەبی بەس بۆ ئەو دەورە سەرچێ نەبوو دەورە سەرەکەی چ بوو وما دەفەرما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين كواتا خاتم النبيين رب العالمين وها بێبەزەینیە کە عالم لە تاریشدا بین بەوە بۆچین چ بۆچین مسلمانەکان کەواتە دەبێت ئەو پەیامە بگەینێت بە خەڵک هەر بربەستیشیش لە مابین ئەو پەیامە و خەڵک دابی ئەو وەربەستەی لازم فتوحاتی ئیسلامی لە نێوان ڕەهەندی ئاینی و ڕەهەندی سیاسیدا چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت ئەوانەی مێژووی ئیسلامیان نووسیوەتەوە بەتایبەتی مێژوو نووسە عەرەبەکان ئایا زیاتر جەختیان لەسەر بەهای قەوم و ڕەگەزی عەرەب کردوتەوە یان بنەماکانی شەریعەت و ئاینی ئیسلام شوێنگەی کورد لە ناو مێژوودا چۆن دیاری دەکرێت فتوحات یەکێکە لەو کەلیمە ئیشکالیانی کە دایم باسەکرێت لە بینی کەسانێک کە ئەیکەن شتێکی پیرۆز کەسانێکیش بە داگیرکاری باسیەکەن بەڕێزت پێت وایە فتوحات کام لەم دوای فتوحات مصطلحێکی لە قورئان هاتووە يعني مصطلحێکی داهێنراو نییە کە مسلمانان دانهێنابین لە قورئان هاتووە هەروەها ڕاغبی ئەسفەهانی لە مفردات ئەلفاظ القورئان تعریفی کردووە دەڵێ بە مانای وەرگرتنی حکم و بە مانای سەرکەوتن نوسرەتیش هاتووە يعني پێت وایە فتوحات ئەسڵێکی قورئانی و دینی هەیە دوایی کە
مسلمان كان هنا بلى بالدنيا. أصل قرآني لقرآن شات هاتو دل إن فتحنا لك فتحا بس مبينا هو بس لمكة فتح مكة بمعنى شر هاتوا يعني بمعنى زنك هاتوا مثلا محمود شاكر الموسوعة الفتوحات الإسلامية باز دكا بلام أو مبراتي بيناتو دل بمعنى تغلبه قهرنا بل بمعنى تحرير دي وإعلاء كلمة الله بس ما فرق ام كلمه اللي فرق شيء على الاقل داجير كردن مثلا هذا شيء عسكريه هيت ولاتك داجيرك يا تسليم ببشر يا بشر تسليم بلا ما زياتر هي او شرانا زياتر برگه ديني برگه ديني بوشرا بوا مبررات كان او بار وكو كباس ما كرد اعلاء كلمه اسلام كلمه خدا بوا بلام رابطون هي وكو كجناب باز كتبون هنا لكتيب الدين والسلطه محمد شاحرور زور شتي جوان باز كدلي بلاو بونوي آيني خدایی پێویستی بەدەسەڵات نییە لەبەرەوەی دین شتێکی فیتریە پێویست ناکە بەدەسەڵات ئەسڵەن هەر پێویستی بەوەی نییە کە بەدەسەڵات ئاین بگەینی بە خەڵک بەڵکو شتێکی فیتریە خەڵکان خۆیان دەتوانن قبوڵی بکەن هەروە چەندین ئاەت لە قورئاندا هەیە بۆ نمونە لەکم دینەکم وەلیە دینی لا ئیکراهە فی الدین فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بەڵێ من برا پرسیارەکە لە مدای کابرا کە هێت دین بڵاو بکاتەوە یعنی چی هێت ژنەکان ئەکاتە کەنیزەک و پیاوەکانە کوژێ و غەنیمە ئەبات و ئەرز تەوزیعەکە بۆ خۆی و خۆی ئەبێتە حاکم لێرە ئیتر ئەوکەی بڵاوکردنەوەی دنە ئەوە وەرگرتنی ئەرز و خاک و سوڵتەشە ئیتر بۆچی ناوی ئەنەیت ئیعلای کەلیمەی خوایە ئەوە بەشێکە لە تاریخی ئیسلام ئێمە ینی دووبارە دەبێت چاوێک بخشێندرێت بەو مێژووە ئەو مێژووە کە تۆمار کراوە بۆ نمونە لە مێژووی تەبەڕی هەیە كامل في تاريخ ابن كثير هي بداية نهاية ابن كثير كامل في تاريخ ابن أثير هي هم ميجانة وماري كلها كباز ذكاء للسردمي يكم خليفة الراشدين أبو بكر الصديق وفتحدث بيقولوا حتى هذا قالت السردمي خليفة معتصم كخليفة عباسي بوا أو ميجوت وماري كلها آية ببيوري الشرع ده بود يعني دو بارد ساوي بخشن ترى بميجو آية أو ميجو راستا وأجر راستا أجر راستا لميزان الشرع ده شون ده بيوري يعني بس ما مسا توسي أبواني كهاتون بو فتوحات بابلين هاتون بو فتوحات خو همان عمر كوري خطاب وعمر كوري عبد العزيز وعبد الله كوري عباس نبون كابرا بلو جنوبي خليجي شي ندي ولا برسامر دو يسا بناوي الدين ويهت ولا جرس آلا كاهت أم هم كتش جوانا وأم هم السلطة وما لا أبينت أخي بس خوي نازن الدين شيء الدين أنا ديني لتوين بلن ديني السامية كان ديني شيء تبشيري بون يعني ديني يهودية كان ديني مسيحية كان بعكس دين كردي كان دين أريا كان دين أريا كان تنانا نكتب شيء نبون هر قبول يعني نكتب بون من استاش كي كان يزيد كان قبول يعني خلكان ككردي شاب بسن داخل أو أربو خوانا ديني شو مغلق داخله بلام كالإسلام ده فتوحات أبوا هروكو باسم كان أجر أو ميجوا داني بيدامين كراستا أي آية تناقض درس نبي لقلوا آية تاني كباسي تسامح وباسي يعني بيبنين كراستا يعني حقيقتك العراق بتشي بوتا قنا بوتا مسلمان بلام بوتا عرب مصر بتشي بوتا عرب وازل مسلمانتي بوتا مغرب وتونس وانا كهم امازي هيبو بتشي بوتا عرب اجر بروسيجي داجر كردني توانوي ثقافيش نبي اجر كواتا قالوا حاله دان بو بنين كميجو راستا كواتا اقرار بو دكين كالاسلام ده لبروي ميجو باز دكا لسدمي خلفاء دست بيكو لسدمي ابو بكر يعني وانا الصحابه بون لسدمي پیغمبر جاون ايا كواتا مدبي دان بو بنين بر الاسلام ده راست لقلوي كوملك اياتيا لكم دينكم ولدين بلام لقل اوج ده آين بزبري دصلات وهيس بلاو بوتوا يعني الفتوحات اخوان رجي زور كرا والتجاوزات زور كرا يعني ببي أمي جوي كباس كرا وبلي ببي أمي جوي باس كرا وبلي بون من على كردستان كفتوحات دس بيدكا لتزلولا دس بيدكا يكم زادينا مدائن ك تاخي كسرالي بوا دواء أو دكشين برو زلولا لتزلولا بون من ابن كثير باز دكا صد هزار كس كجرا زلولا هرناوي زلولا جللت الأرض بالقتلى يعني هندخل كجرابو الزاوية كدابو شابو بمردو أونا زور بخلق لو هم كان يزكوا لو هم طبعا هوش براوا كان زج براوا بلي كان زج براوا
خەڵکیش کوژاوە غەنایمیش براوە و مێژوو باز دەکا و مێژوو هەمووی تۆمار کردووە ئەو مێژوو ئێمەنین کە تۆمارمان ئەوان کردووە. بە فەخرەوە باسییان کردووە با بڵین مێژ و نووسە مسلمانەکان وەکو عیبەیەک باسییان نکردووە. ئاینی ئیسلام دەتوانین بڵین زۆر شتە بوو کولتوری عەرەبی بوو کاتی خۆی پێش ئیسلام کە ئیسلام هات وەکو خۆی مایەوە. آخر خلافەت مەسەلەن نەک آخر خلافەت ئەو خلافەتی کە عەرەب خلافەت کردمان بەستمە عەباسیەکان بەر لەوەی کە بگاتە دەستی تورکەکانەوەنە عوسمانیەکان ئەوەی دەسەڵاتداری بکەن عەباسیەکان زۆر غەدریان کرد. يعني زۆر غەدریان کرد تەنانەت ئەوانەی کە لەگەڵیشان بوون دایان کوشتن وەکو بۆ نمونە ببوورە وەکو ئەبوو موسلیمی خوراسانی بۆ موسلیمی خوراسانی کە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە دروستبوونی خلافەتی عەباسی کە دژی ئەمریکان ڕاوەستە کەچی خۆیان ئەوەی کە خوێندومەتەوە بەس لە فەتحی هیندا ئەگەر ناوی بنین هند فەتح 250 ملیۆن کەس کوژراوە. دووبارە چاوت بخشێنەوە بەو مێژووە هەڵی بسەنجێنن کە ئایا بە پێوەری شەرع بە پێوەری شەرع لەبەر ئەوەی کە لە سەدەمی فتوحات سێ بژاردە سێ اختیار دەخرا پێش ئەو نەتەوانە یان ئەوتە دەبی موسڵمان بی یان ئەوە تا دەبی جزیە بدە یانیش ئەوە تا دەتکوژن هەرسێکی گڕاها هەرسێکی تەستیم بوونەوە هەرسێکی ژێردەستەیە. ئایا بەو شێوە بووە کە ئەوەی کە مێژوو باسی دەکا دووبارە دەبێت چاو بخشێنەوە بۆ مێژوە پێم وایە. مێژووی ڕوودا و کارەسات و دەستکەوتەکانی ڕابردوو بە هیچ جۆرێک وەستا و ڕەها و بەڵگەنەویست نین بەڵکو بەرهەمی بیرکردنەوە و خواستی دەسەڵاتدار و سەرکەوتووەکانە هەر بۆیە پێویستی بە دووبارە خوێندنەوە هەیە.